وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان هۆشداری دەداتە هاوڵاتیان ئەگەر پابەندی ڕێنمایەکان نەبن لە ماوەی 2 هەفتەی داهاتوودا ڕێژەی توشبوون و مردن بە ڤایرۆسی کۆڕۆنا چەند قات بەرز دەبێتەوە کە ڕەنگە لە دەست دەربچێت و کۆنتڕۆڵ نەکرێت. چیتر کاتی ئەوە نەما بابەتەکە بە هەند وەرنەگرین، چیتر کاتی ئەوە نەما عینادی بکەین. بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئاشکرای دەکات بەهۆی کە لە ڕەقی و ئیهمالی هەندێک کەس ئێستا ڤایرۆسەکە لە ناو گەڕەکەکان بڵاو بۆتەوە چووینەتە قۆناغێکی مەترسیدار، بۆیە ئەگەر هاوڵاتیان ڕێنمایەکان جێبەجێ نەکەن کارەسات ڕوو دەدات. ئێستا ئێمە داخلی قۆناغی ترسناکی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بووین. ئێستا ئەو هەفتەیە سەرەتای تۆمارکردنی حاڵەتەکانە. داواکاری ئێمە لە هاوڵاتیان ئەوەیە کە ئەگەر بێت و بەباشی پابندی هەموو ئەو ڕێنمایانە نەبن کە داوایان لێکراوە هەمویان ئێمە کە دەڵێن لە ماڵەوە بمێنەوە مەبەستمان ئەوەیە لە ماڵەکەی خۆی بمێنێتەوە، نەک بچێت بۆ ماڵی دراوسێکی ماڵە خزمەکانی. بەداخەوە تا ئەمڕۆژ لە کۆڵانەکان لە گەڕەکەکان قەرەباڵغی هەیە، تا ئێستاش دەبینین منداڵ بە دەرەوەیە، خەڵک بە دەرەوەی بەیەکەوە دادەنیشن. ئەوانە ڕاستیەکەی مەترسیێکی گەورەیە. ئەگەر بێت و بەو شێوێ بەردەوام بێ ترسی زۆرمان هەیە لە 10 ڕۆژ تا 2 هەفتەی داهاتوو بەداخەوە بگەینە قۆناغی ژماردنی و تۆمارکردنی مردووەکان ئەو جارە. ئێستا هەموو کۆمەڵگای ئێمە خۆی ڤایرۆسەکەی لە ناودا هەیە، لەبەرەوە هەر کەسێک کە تۆ دەیبینێت تەنانەت دراوسەیەکەشت دەبێت بەو چاوە سەیری بکەی، بەو چاوە خۆتی لێ بپارێزی کە لەوانەیە ئەویش هەڵگر بێ خزمەکەت بە هەمان شێوە. لە دوای زیادبوونی حاڵەتەکانی ڤایرۆسی کۆڕۆنا فەرمان بەهێز ئەمنیەکانی شاری هەولێر کراوە ڕێکاری تونتر بگرنە بەر بۆ ئەوەی پێش لە تەشەنەسەندنی ڤایرۆسەکە بگیرێت. وتەبێژی پۆلیسی هەولێریش دەڵێت جیاواز لە ڕۆژانی پێشوو ڕێکارەکان تونتر کراون. بەشی زۆری ئەو ڕێپێدانانەی بەهۆکاری جیا لە ڕۆژانی پێشوو بە هاوڵاتیان دراوە بە فەرمانی پارێزگار تا کاتێکی نادیار وەستێنراوە. کۆمەڵێک ڕێکاری تر گیراوەتە بەر کە تونتر کرایە، وەکو ئەوەی کە ڕێگەپێدان و وەستا ئەو نوێکردنەوەی ڕێگە پێدانەوانە هەموو جارە بۆ ستێنراوە بۆ کاتێکی نادیار تا بڕیار لەسەر دەردەچێت. ئێمە ڕۆژانە ئەوەکمانە لە نێو شەقامەکان بە شەو بە ڕۆژ بە 24 کاتژمێر کارمەندان و ئەفسەرانمان لە پۆلیسی پارێزگای هەولێر لەسەر شەقامەکانن و جگە لەوەی لەسەر پیادەکان لە شەقامەکانن بە هێڵی ئاسمان شەوە بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای هەولێر فەرمانی کردیەکەوە شەوانەش وەکو سێرچلایت کە پێی دەڵێن واتە بەلایەتی گەورە و بە گرتەی ڤیددیۆی کۆپتەرەکانی پۆلیس چاودێری شەقامەکان دەکەن و شوێنە گشتەکان و گەڕەکەشەکانیش دەکەن. پابەند نەبوونی بەشێک لە هاوڵاتیان بە ڕێنمایەکان گەورەترین گرفتی بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا دروست کردووە، بوونەتە هۆکارێکی سەرەکیش بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە ناو شارەکان. بە شێوەیە کەمتر لە 20 کاتژمێری ڕابردوودا 22 کەس لە کوردستان تووشی ڤایرۆسەکە بوونە، لەو ژمارەیەدا 12 کەسیان خەڵکی شاری هەولێرن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.